موزیسیانی کورد و جیهانی ناڕۆستەنیا یەکێک لە ناوە هەرە دیارەکانی نێو بواری هونەر و بەتایبەتیش موزیک دیارە ساڵانێکی زۆرە لە جەرەوەی وڵاتەوە خزمەت بە گۆرانی موزیکی کوردیەکات. ئێستا بەڕێزیان ڕاستەخۆ لە ڕێی سکایپۆ لەگەڵ و گفتگۆکەم لەبارەی کارەکانی ئایندەیان کە نمایشەکرێن. کاک نەورۆ سڵاو لێ بێم کاتت باش بێ. سڵاو لێوەشم کاتێ ئێوەش باش. زۆر سپاس بۆ تۆ. زۆر سپاس بۆ تۆ. پێم خۆشە بزانم دەستپێک با بۆ دەست پێ بکەم کە بۆ ساڵی 2023 کۆمەڵێک پرۆژەی زۆرت هەیە و یەک لە دوای یەکیش نمایشەکرێن. با سەرەتا لە نێو ڕۆژی کەنەداوە دەست پێ بکەم کە ئۆرکێسترای سمفۆنی تۆرنتۆ کارێکی تۆ نمایشەکە. دیارە ئازانین کە بەڕێستان هونەرمەندێکی هەم کوردن هەم جیهانین، بەڵام ئەم جارە بۆچی ئەم کاری تو تایبەتمەندێکی چییە کە نمایشەکرێ؟ جوابزام کەشفیش بوو ئەو کورسا دەبێ بە یەکەم شانکە بێگومان کاک نەورۆ زۆرینەی زانیاریەکانیش سەرەتا لای ئێمەوەیە. ئەمە یەکەم جارە وەبزانە خێزانەکەم و هەنێ لە ڕۆفیقەکان بیزانن. من لێرە ئاشکرام کرد. من ئەمە یەکەم جارم نییە لەگەڵ ئۆرکسترای سیمفۆنی تۆرنتۆ. پێشتر ئەم ئیشە تەمەن لەم ماوەی دوایشە لە سلێمانیش ئازکراوە لە سان فرانسیسکۆ سیمفۆنی لێراوە لە تۆرنتۆ سیمفۆنی لێراوە. ئیشەکەش لەوە لە ڕاستیان لێوە دروست بوو کە کاتی خۆی منم ئیشەم لە پۆلی دووی کە کاتی خۆی تەلیف مەخوێن ساڵانێکی زۆر لەمە پێش مامۆستاکەم دای لێ کردم ئیشێ بنووسم کوردی بێ. جا من بڕۆم بۆ هەیە کە زمانی مۆسیقا زمانیشی عالەمیە، یعنی ئەکرێ قسە لەگەڵ هەموو کەسێکا بکات. یعنی ئەو ئیشەم بە ناوناوە کوردیش سانای سەمای کوردیە. ڕاستیەکەی کاتی خۆی کە لە یادی 50 ساڵی جامیعەکەی کە من لێمە خوێن کۆنسەرتۆیەکی پیانۆی منیان لێە کە بۆ ئەیلانم نووسی بوو. دواتر هەروە چۆن دەستخۆشیم لە کۆندەکتەرەکە کە وتی ئەتوانین ئیشێکم بێتە کوردی بێت، وتم وەڵا ئیشێکی وان نووسیوە بەس کاتی خۆی نووسیۆمانە کە سەیری کرد زۆری بەدڵ بوو. یعنی وتی ئەمە لێم ئەو کوڕە وەکو هەچ کەسێکی تر بە خەتێکی ئەوە بەرز ڕۆی وردە لە ئۆرکسترای جامیعەوە چوو بۆ سان فرانسیسکۆ بۆ مۆنتریال بۆ نۆڤا سکۆشیا لە ئەوروپا هەنێ ئیشی کردووە. ئەو ئیشەی منی لەگە خۆیان برد. تقریبا زۆربەی ئۆرکستراکانی ئێرە لیان ناوە، بەڵام من دووسێ هەفتە لەمە پێش خەبەرێکی زۆر گەورە شتێکی زۆر گەورە لە ژیانمان ڕوویاوەیە کە قبول کرام لە دکتۆرا کە هەوڵێکی زۆرم بۆیە، ینی لە دوای ماستەر و ئەو بەکەلۆریۆس و ئانی کە خوێن بووم. بەڵام ئەم خەبەرە ئەوەی هەر شاردەوە، ینی هەر بیرم چووە چکە بەڕاستی لەنا ئەو کۆمەڵە ئیشەکەمەیە کە لێوازم حەوت ئیش لێن یەکیشیان کوردیشدانسە، ینی خۆشێکەشی لەیە، ینی لە لای من مهمیەکەی لەیە کە ئیشەکانی تر هیچی ینی ئەوە نییە بڵێ علاقەی بە میلەتێکەوە بێمە ئیشەکەی مناوەکو ئارت وەکو پارچەیە مۆسیقای عالەمی لێن مەدایمە تەشجیعیەوەکەم کە بێتە خۆل و ئاستە ببینیتەوە کە ئیشەکە وەکو ئارت ببینرێنەک لەبەروی کوردیە یا شتێکی سەیرە لەبەر ئەو لێبی. بەتاکید لەوە ڕۆژی کەنەدا ڕۆژێکی گرنگیشە لێرە بێ بە هەموو شوێنە حەفلاکە ئەوانی کە زۆربەی کە جنسی کەنەدی وەرەگرنگە خەڵک شوێن کە بن لەو ڕۆژە ئەیان بن ئەم عەرزەش لە هینەکرێ. ئەو شوێنە پێوترێ هاربەر فرۆنت، یعنی ئەو شوێنەیە کە سەر ئاوەکەی لەیکەکەیە کە تۆرنتۆی لەسەرە و لە دەرەوە ئاکرێ. حدەسێکی مویمە زۆر ئەوە هەموو شتیم کەشف کەرامووی پێوتی. باشە پیرۆزیشە بۆ وەرگرتنە لە قۆناغێکی تری خوێندن کەش قۆناغی دکتۆرایە. بەس پێم خۆشە بزانم لە دوای ماستەر بێگومان دکتۆرا بۆ موزیک ئەخوێنیت، ئەمە چ گرنگیەکی ئەبێت بۆ ئایندەی کارکردنی تۆ و ئەو جێپەنجەی کە تۆ ئەتبێت لە ئایندەیە بۆ موزیک بەگشتی و بە تایبەتیش بۆ موزیکی کوردی؟ زۆر لەجێ خۆیەتیەوە پرسیارە. ڕاستیەکەی من ئەم هەنگاوە یعنی بە زۆری یەکێ لە پرۆفیسۆرەکانم بوو. دکتۆر وەڵەنهام یەکێکە لەو کەسانی من نزیکەوە بۆ 15-16 ساڵەچێ هاوڕێین و لە جامیعە بێکۆ بووین. من هەر لەو جامیعەش لە 2013 لەو جامیعە خوێنم هەتا ئێستا تەلەبەخ. یعنی ئەو قسەی تۆ کردە ئەو کردی، ینی وتی هەز ناکەی لە مەرحەلەیەکی لە ژیان تایتر بێ ئیشیشی عەمەلی بکەی، بەڵام ئەویان بەس بۆ کوردی بکەیت چکە ئەو خۆت زانی وا وەسفێکەن ئەمە بەکەلۆریۆسە، ئەمە ماستەرسە، اینجا دوایی دکتۆرا تەرکیز لەسەر یەک شتەکانی لە شتێکی زۆر عامە خوێنی، دوای ماستەرس لەسەر یەک شتە خوێنی، دوای لە ناو ماستەرسەکە شتێکی پشکۆلا خوێنی. من دکتۆراکەم بە تاکید لە مۆسیقایە و علاقەشی بە کوردستانەوە هەیە 100%. حەزەکەم تەفاسیلەکەی باز نەکەم چکە ڕەم بێ
بڕیاریشی وا هەیە ڕەم بێ من هەر لە ڕیزاکۆ خۆیەوە بیانەوە بڕۆمەوە ینی بێمەوە دوای 7 ساڵ 7 ساڵە منە کوردستان نەبینیەوە جا با ئەو کاتەکە هاتمەوە ڕەم بێ هەر لە ستۆدیۆکە پێکەوە باسێکین خۆشحاڵەبین خۆشحاڵە 100% علاقی بە کوردستانەوە هەیە ینی من دیزertationەکەم ینی ئەوەی کە من دیفەند یەکەم لە ینی لە دکتۆراکەمە ئەوەیە کە لەسەر کوردستانیکەم باشە مەسەلەیە شتێکی زۆر سەرنجڕاکێش ینی پێشتر ئەو شتە لێرە نەکراوە ینی لە یەکێک لە تایبەتمەندیەکانی کارکردنی تۆ ئەویش کە بابەتێکی جیاوازە لە کاری موزیک ئەویش دانانی موزیکە بۆ فلم و هەروەها بۆ دراماکان دیارە بێگومان پێشینەیەکی زۆرت هەیە یەکێک لەو کارانەی کە پێشتر کارت بۆ کردو ئەویش The Last of Us دیارەمە کارێکی جیهانیە و بەشێک لە کارەکانی تر تۆ توانیوتە کە موزیکیان بۆدانی بەس ئەم ساڵ هەنگاوێکی جیاوازتر کارت بۆ 2 فیلمی درێژ کردو وە 3 زنجیرەی با بڵێن تەلەڤیزیۆنیش ئەم کارانت تا چەند قورسایی هەیە و چ جیاوازیەکیشیان هەیە لە کاری موزیکیا قورسترن یاخود کارکردنەکەی چۆنە؟ بەڵێ ڕاستەکەی ئیشکردنی من لەم شوێنانە هەنێکیان سەرەکیە خۆم ئەیکەم وەکو بۆ نمونە ئەو فیلمانەی کە باسە کرد هەنێ زنجیرە بەڵام هەنێکی کەیشەیە هەر کۆلابۆریشنە بەزانیی وەزام جایشکە لەگەڵ خۆتا باسی ئەومان کردوانی مۆسیقای فیلم عادەتەن لە ئێند کردیتە لە تایتلی کۆتاییە هەموو ئێند کردیتیانە هەنێک ئێند کردیت هەموو کەسەکانەڵێ لە هەنێ ئێند کردیتە هەموو خەڵکەکان ناڵێ تۆ من وەکو کەمپۆزەر هەموو کاتێک کەسی سەرەکی نیم کەمپۆزەرێکی زۆر گەورە لە داوا لە خەڵکانی وەکو ئێمە هەکا مەسەن جیمس نیوتن هاوارد لە حاڵەتی ئەم لاسۆڤەس مەسەلەن گۆستاڤۆ سانتۆلالا مەسەلەن داواکە کە تۆ ئەرێنجمنت بکەی بۆ شتێک بۆچی بەتۆڵێ لەنا ئەو بڵێن خەڵکە زۆرەیە ڕەنبێ جووی لە شتێکی تۆ بیبێ یا لە ڕێی پرۆژێکێکی کەوە تۆی ناسیوە پێت هەڵێ من ئەمەوێت تۆ ئەرێنجمنتێ بکەی بۆم ئیتر تۆ بەشێک لەو بەشداریەکەی لەوەیە بەس لەبەر ئیشەکە زۆر گەورەیە نەهاکە زۆر گەورەیە بەرحاڵ من لە ئیمساڵ ئەوەی کە زۆر ینی زۆر تازە بێ ئەگەر لە تازەترینەوە دەست پێ بکەین ڕەنبێ فیلمەکەی کاکسیروان بێ و هەڵڕانە حەزەکەم نانێنم بۆی کە نۆکە ناویەکیانە بیچێ کاکنەوەڕویستم پرسیاری ئەوەت لێ بکەم بڵێم هیچ کام لەو هەرچەنە من ئاگادارم بەس بۆ بینەران ویستم بڵێم هیچ کان لەو فیلم و زنجیرانەیە کە کارت بۆ کردوون کوردین بەڵام خۆت ئاماژەت پێکرد بەڵێ یەکێک لەو فیلمە دیارانەی کە ئەمساڵ نمایشەکرێن لە نێو شاشەکانی سینەمایە کاری موزیکەکەی تۆ بۆت کردووە فیلمێکی درێژی تریشەیە هەر من بۆم کردووە هەر کوردیە و هەر لە کوردستانیش کراوەماوەی زۆریشە پێوی خەریکن ئەمەی کە لای ئێوەش هەر فیلمێکی کوردی زنجیرەیەکم تاو کردووە کە وەرزی یەکەمی زنجیرەکەی ئەیش هەر کوردیە هەر لە سلێمانیش کراوە بەڵام ئیتر لەگەڵ ئەمانە شاکە من بەڕاستی حەزەکەم زیاتر تەرکیز لە شتە کوردیەکان بکەم یعنی ئەمانەی ئێرە زۆربەی زۆری ئیشە یعنی من لێرە وەکو کەمپۆزەرێکی ئیشەکەم بۆ هیچ شوێنێکیش ناکەم ئێمە کۆمەڵێ هاوڕێین دار هەر من کوردم ئەوانی تریش وەڵای هیچیان کەنەدینی ئەوانی تر زۆربیان ئەمریکین لە ئەمریکای شەکەن ینی ئێمە پێکەوە ئیشەکەین ئیشی ئەرێنجمنتەکەین مەسەڵەن ئیشی زۆر جار من ئۆرکێستریشنەکەم مەسەڵەن ئەوەی کە فکرێک تێنێ مەسەڵەن میلۆدیێک تێنێ تۆی کەی بە ئۆرکێسترا مەسەڵەن ئەوانەکەین بەڵام ئەوانی ناوانی کوردستان ئەمە پرسیاری ئەوە بکەم ئەو جیاوازیە چۆنە بینی لە نێوان کارەکان لێرە وەروا کارەکان لە دەرەوەی وڵات تا با بڵم نەبێت بە جیاوازیەک بەڵام تۆ ئەو دنیابینی تۆ بۆ فیلمەکان چۆنە بۆن لە تۆ موزیکی فیلمێک دانەی فیلمێکیان کوردیە و فیلمێکیان جیهانیە یاخود بڵێم کەنەدیە ئەمریکیە بیانیە چۆنە ئەم کارکردنە سەر لە شەوان نییە بۆ تۆ؟ ئەمڕۆ منە تۆ بەبێەوە ئیتیفاقین یعنی بۆی بینەران بزانن من نازانم چی پرسیارێک دەکرد بەڵام لەوچ هەموو پرسیارە باشەکانە حاضر کرد بێ ینی زۆر پێم خۆش بووم و پرسی حەزەکەم یەک نقطە بڵێم ینی حەزەکەم بووی کە ینی خەڵک بزانێ کە ئەڵێن کەنەدا ینی تۆ شتێکی زۆر گەورەوێتە بەرچاو واشە بەڕاستی پرۆدەکشنی زۆر گەورە کەیشی زۆر گەورە کە خەڵکی پرۆ ینی لە مەجای خۆیتەوە هیچ قسەی لەگەڵ ینی ئیشی کردووە زانێت چیەکە لەگەڵ کەسێکایی شەکەی لەگەڵ مەسەلا ئەلیهاندرۆ ئێناریت ئیشی کردووە مەسەلا خەڵکی گەورە بەڵام بڕوا بکە لە تەجروبەی خۆمەوە لەم ئیشانەیە و ئیشەی ئەو فیلمە نازانم بۆم هەیە ناوەکەی بێنم یان نێنم نازانم ئەتوانی
لێرە کۆپیڕایتی هەیە تووشی مشکلانی باسیکەی فیلمی ئالوودەیەکێک لەوانە یعنی با ناویبێنم و ئەو فیلمی تریش هەتا ئەو زنجیرێش ئەزانی کۆمەڵێ کوڕی گەنج هەیە لە وڵاتە تەمەن و گەنج و یعنی ئەوانە یعنی بڕۆ بە بەدەستم بەیاخەمە ناو شوشەوە هیچیان لێنێ ئەمەنە عاقڵن ئەمەنە بەتوانان ئەمە بە تەجروبەی خۆ من ئیشم لەگەڵ چەندین دایرەکتەرا کردووە خەڵکی گەورە یعنی ڕیکۆردین سێشنم بینیۆ لە یەڵی کە لە لۆس ئەنجلس کە یعنی ئیشی گەورەیان کردەوە مثلا فیلمی بلۆکبەستەری گەورەیان دروست کردووە ئەو مناقەشانەی لە سپۆتین سێشن ئەو شتێکە پێڵە سپۆتین سێشن هەیە کە کەمپۆزەرەکە دانیشێ مۆسیقا بۆ چی دانێ بۆ چی دانەنێ ئەم مناقەشە و بێنە و بردێ و کە کردومە لەگەڵ ئەوان و لەگەڵ ئەو کوڕانەیە کە لە سلێمانیان بڕۆ و بێشتێکی ئەو توی فەرق نیە یعنی ئەو کوالیتی و ئیشانی پێکراوە لە سلێمان من حەزەکەم ئەوە بڵێن ینی مجاوەلایان ناکەم چکە پێویست ناکەم مجاوەلایان کە بەس تقریبان ڕەنبێ شتێکی زۆر کەم زیاتر بێ لێرە یعنی ڕەنبێ ڕێگەپیانی زیاتر بێ توڵێک زیاتر بێ کامێرەیەکی ئەلێکساشیانێ پێویست ناکات باسیێشکانی هەموو شتێکیان هەیە ینی من بەڕاستی خۆم حەپەسام ینی کە کوالیتی شەکەن بینیتم ئێوە توانن ئەمە بکەن ینی ئیتر کەنەدا ئەمریکاتان بۆ چییە ینی من بڕواکەمەمانە لە دەرەوە بیرێ زۆر مەعجەبە بێ و من هەنێ لەختەشێکە زۆر جارەچین لە ستۆدیۆیەک لە تۆرۆنتۆ باسیەکەم یا مۆسیقاکان گوێ لێگرین لەگەڵ لەختەکانسن ئەو کەسانی کە ئیشی تیاکەن ئەڵێ من لە شۆکراوە مثلا کاڵێم کوردستان تەوانەوە کەستانی پێوە بێ ئوزباکستان و ئەفغانستان و هەمووی ترەوە لە هێر لە مێشتیاوینە بەتاوێت تێم وڵاتانە کە دوورن ئەڵێ کوردستان بێزەڵ کوێ بار حەنجا پێشی بڵند 4 پارچەیە و ئێمە ئەوی خوارد ئەو هەر معقەترە بێ بکاتە جا بەسمەوەیە زۆر بەد یعنی زۆر حەپەسان ئەڵێ تۆ تاکید یەمە میدڵیست یعنی ڕۆژهەڵات ناوە ڕاستاڵێم بۆچی واڵ یعنی زۆر جوان کراوە زۆر جوان دروست کراوە ئەوێ سۆ برادرانە جوان لێ بەبێ مجاملەکەمەوە حەقیقەتە باشە کاک نەورۆز ئەمە پرسیاری ئەوە بکەم قۆناغی دکتۆراکەت چ شتێکی تر ئەخاتە سەر کاری ئایندەی تۆ واتە لە مەجالی موزیکا بە شێوەیەکی گشتی چ بابەتێک هەیەکە کارت لەسەر نەکرێتۆ لە ئایندەیە کاری لەسەرکەی ئەمە ئاماژەش بۆ بکەم کە لە ئێستا وێنەی تۆ لە نێو یەکێک لە زانکۆوەرە دیارەکانی کەنەدایە ئەمەش تا چەند جێ دڵخۆشی بوو بۆ تۆ کە موزیسیانێکی کورد وێنەی لە نێو یەکێک لە زانکۆوەرە دیارەکانی جیهانە دابنرێت کاتی خۆی لە کە ڕاپەڕینەکە بوو هاوڕێکم تەلەفۆنی کردوتی وەرە لە پشتی پەیمانگای و نەرجوانەکانەوە کاغەزوش زۆر سوتاوە هەنێ وەرەقەی نۆتەم بۆ کۆکردیتەوە وەرە نۆتەشتیان لەسەر بنووسە تۆ ئەزانمە ئیشەکەی تۆیە لێەوە بیدایەتی ساڵی 90ەکانەوە هەتا ئێستا من بەم جوانیەوە جیرۆدەم یعنی تەمەنێکی زۆرە من خەریکی ئەمەم طبعاً ڕەنبێ یعنی ئەو ڕێڕەوی پیان ڕۆشتمای لێکردوم کە یعنی هەوازی لێنێن خەریکی بووم خەڵکێکی زۆرەیە ئەو بەختەی منی نەبووە دیارە بە یارمەتی خێزانەکەم و طبعاً ئەو زەحمەتی کە لێرە پیاتێ پڕم هەنێ شتێ من باس کەم ڕەنبێ زۆر کەس بڕوانەکەم من هیچ کەسێنی نا من لێرە خۆم بخێنم و هەموو شتێکم لەسەرچی خۆم کردەوە زۆر شتێکی زەحمەت ڕاستەکەی من ڕۆژێ بانیان کردم بۆ جامعە بۆ شتێکی تر بانیان کردم بڕیارە کۆمەڵە ئیشی من لە عەرزێکا لێ بیرێ لە جامعە هەر کۆمەڵ حەوهەش ئیشی من بەس بەتایبەت لە جامعە لێرە ڕئیس قسمەکە پێوتم وتی تۆ پێ خۆش بوو ئەو ڕسمەی تۆشمان بڵاو کردەوە لە ساڵی 2023 کتێبی جامعەیە ینی هەموو ساڵە کتێبێک دەرەچێت لەوێ لە بەردەستمایە ڕسمی من بۆچی ڕسم من دانراوە ئەو بیری خسمەوە کە نامەوێت بیڵێن لێرە بووی بە شێوەیەک نەکەوێتەوەتی تۆ دەرەجەکانی خۆت بینیوە تۆ بینیتە ئیشەکانێ لە کوێ لێراوە لە چی کراوە زۆر مهمە بۆم جامعە تۆ تقریبا پارە بۆ جامعەکەی ئێمە پیا کردوە کە پیشانی یام دڵم پڕ بوو یعنی طبعا حادثێکی زۆر گەورە زۆر مهمە لەسەری شۆدانەوە نەزانەوە لێرە حسابی شانسی خۆش بەڵێ بۆ دکتۆراکەش ڕاستێکی وەکوتم دەبا ئەمەیان باز نەکەین یەکشتی تریان پێوتم بە ئەم پرسیارت ئاراستە بکەمە چەنە پرسیارەکانی ترەمووی خۆم بوو و پێشتری وەکو تۆ ڕێگەوتنمان نەکرد بوو بەس ئەم پرسیارە ئەمێ بزانم کە بیستومە ئەڵێن کە ساوندتراکی فیلمەکانەکەیت بە ئەلبومێک ئەمان وایە ئەگەر بە کورتی وەڵامم بیتەوە
هەمووی کەشف بکەیتەوە ئەمڕۆ چەند شتێ بە تاکید نەڕاستەکەی ئەزانی لەنام لەو بڕوایم هەر ئەوە نییە زۆر پرۆژێکتی کە هەیە یەکێکیانە ینی زۆر پرۆژێکتی کە هەیە هەمووی حازرە و هەمووی کراو ینی بووە من زۆر بەشان ئێوە تقریبان یەکەم کەس هەموو کورساتم زۆر خۆشەوێ کورسات لە کوڕێکی گەنجە هەسەکەم بە مناڵی بینیومە خۆم یەکەم مۆسیقای ئەو فاسیل و ئەخبار و وینەکانی ئەوڵی خۆم کردومە بەڕۆزە من دڵنیام ئاگادارتانەکەمەوە لەوانە بەڵام ساڵی 2023 ڕەنگە باشترین ساڵ بێ بۆ من ئەگەر سەباسیانی باشترین ساڵە لە ڕووی ینی ئەوەی کەریەر لە ڕووی ئیشکردنی من و وەکو کەمپۆزەرۆمانە باشترین ساڵە ئەوە ڕەمبەیەکێ بێ لە پرۆجێکتەکان بەس پرۆجێکتی کەش زۆرە بڕابێ خۆم گرت و حەزم باسی نەکەم بەو هیوایم کە هەنێ بەشداری هەیە لە هەنێ شوێنی ترە هەنێ ئیشی ترە کە ئێستا بڕیارە بکرێ ینی هەنێ ئیشی زۆر گەورەی فیلمی عەرەبی ئەکرێ لە هەنێ مۆسیقاکان لە پاریس ئەکرێنێکی لە ئێڵەیەکرێ لە خوارەوە ینی باوانە بمێنێ بۆ کاتی خۆی بووی شتێکمان هەبێ باسی بەو هیوایم کە بەردەوام بیت و هەمیشە کاری جوان ببینین سوپاس بۆ بەڕێز نەورۆز تەنیا موسیان کە لەم بەشەی پرۆگرام لە ڕێی سکایپەوە لەگەڵ ما بووی سوپاس بۆ زانیاریەکانت